بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. إنسان براستي لو ڕۆژگارەیەدا دا كحرام زور بووە بدواي رزق و ڕۆزی حەڵاڵ دابگەڕێت بدواي پارۆیەکی حەڵاڵ دابگەڕێت بدواي پیداکردنی بژێوەیەکی حەڵاڵ دابگەڕێت بەڕاستی بۆ ئینسانی جێگەی خۆشحاڵیە و ئینسان دڵی بە خۆی خۆش بێت کە خەڵکێک گوێ بە حەڵاڵ و حرامی نادات بەڵام ئێوە هاتوون کار و کەسابەتێکی بکەن نانێکی حەڵاڵ پیداکەن ئینشاءالله ئەوە باشترین ڕزق و ڕۆزی دەبێت بۆ ئێوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لفرمایشتێکی دیکەدا کە صحیحە دەفەرمێ يأتي على الناس زمان لا يبالي المرء ما أخذ منه أمن الحلال أم من الحرام. زمانێک ڕۆژگارێک دادێت پێغەمبەر حەزەرمان پێ دەدات دەفەرمێ ئینسان حیسابی ئەوەی ناکات ئەو پاروەی کە دەستی دەکەوێت ئەو ڕزق و ڕۆزەی کە دەستی دەکەوێت ئەو ماڵەی کە دەستی دەکەوێت ئایا ماڵەکەی لە ڕێگایەکی حەڵاڵەوەیە یان لە ڕێگایەکی حەرامەوەیە. ئیمامی غەزالی دەفەرمێت جاری وا هەیە یەک دیناری حەڵاڵ دەفریای ئینسان دێت ئینسان بەختەوەری دنیا و قیامەتان دەکات. یەک دیناری حەڵاڵ ئینسان سوودی لێ دەبینێت بەرەکەتی تێدەکەوێت و ئینسان پێی بەختەوەر دەبێت. بەڵام جاری وا هەیە ماڵێکی زۆر کە هی حەرامە خوا پەناماندات خاوەنەکەی لە زیاتی ئەوەی بەختەوەر کا بەدبەختی دەکات لە زیاتی ئەوەی ئینسان سوودی لێ ببینێت زیانی لێ دەبینێت بۆی دەبێتە نەخۆشی بۆی دەبێتە دەرد و بەڵا. هەیەک دیناری حەڵاڵ بەڵام دەفەرمێ جاری وا هەیە ئینسان 1000 دیناری حەرامی هەیە بگرە چەندین پارەی حەرامی هەیە لە زیاتی ئەوەی پێی بەختەوەر بێ پێی بەدبەخت دەبێت خوا پەناماندات. یعنی ئینسان ئەگەر بێت و ڕزق و ڕۆزەکەی حەڵاڵ نەبێت بەڕاستی سود لە عیبادەتەکەشی نابینێت. هەرچەند کەس دەبینی عیبادەتی دەکا بەڵام سودی لێ نەبینەوە یعنی بەرهەمی لە ژیانیدا نەبووە. يعني چی بەرهەمی لە ژیانیدا نەبووە؟ یعنی ئینسان کە عیبادەتی کرد بەڵام ئەو عیبادەتە فێری حەڵاڵ و حەرامی نەکردی فێری گەڕانەوە لە خراپەی نەکردی فێری گەڕانەوە لە قەدەغەکراوەکانی نەکردی ماناوێت سودت لێ نەبینیوە. ئەوە عیبادەتە کە لە ڕاستیدا ئەو عیبادەتە ئینسان ملتزم کات بە شەریعەتی خوای پەروەردگارەوە کە بێگومان ئامانجی دروستبوونی ئینسان و هاتنە دنیای ئینسانیش بریتە لەوەی کە ئینسان بەندایەتی بۆ خوای پەروەردگار بکات لەو بەندایەتیەشدا وریا بێت ئینسان تووشی حەرام نەبێت.